سڵاوتان نەبێ ئەم کاتە هەموو کاتێکتان باش کچانی خاوەن پێداویستی لە شاری سلێمانی کارێکی جیاوازیان ئەنجام ماوەکە بۆ یەکەمین جارە ئەم کارە ئەنجامەدرێت کە تیمی تۆپی باسکەی کچانی سەرکورسیان دامەزراندووە ئەوانن بەردەوامن لە ڕاهێنانەکانیان و ڕۆژانە ڕاهێنانەکان لەم هۆڵەیە ئەوان یەکەم تیمن نەک لە هەرێمی کوردستانە بەڵکو لە عێراقیشە ئەمڕۆی مە هاتوونەتە ئەم هۆڵە ڕاهێنان لەگەڵیان ناکەین و چاوپێکوتن لەگەڵ هەندێکیان ناکەین و قسەش لەگەڵ ڕاهێنەرەکەکەین بزانین جیاوازی تۆپی باسکە لەسەر کورسی چییە لەگەڵ تۆپی باسکەی ئاساییە لەگەڵمان بن فەرمانسە بابژێرێکی باشە دوایەکی چۆن باشە وان تو تری بژی باش مامۆستا کامەران محەممەد ڕاهێنەری یانەی باسکەی کچانی سەرکورسیمان لەگەڵ مامۆستا سڵاوە دەبێم کاتت باش باسێکی یانەکەمان بۆ بکەیت. بەڵێ دوای تیپی باسکەی کوڕان دەستەی کارگەریانە بیری کردەوە لە چی تیپێکی باسکەت دامەزێدە ئەم بەڕاستی خۆی زۆر قورس و گرانە سوپاسی شارەکانشەکەین ئەم کچانی بۆ کوکرێنەوە سوپاسی خێزانەکانیشانەکەین لە عێراقا یەکەم تیپی باسکەی کچانە بۆ کورسی جوڵە لە یانی ڕۆژ دامەزرا باش کەواتە لە عێراق و هەرێمی کوردستانیشا لە هیچ شارەکانی دیکەیە ئەم یانەیە یا جۆری ئەم یانەیە بوونی نییە بە شەرتێ ئەگەر تۆ سەیری بەغا و جنوب بکەی بڵێن ناحی ئیمکانێکی زۆر بەرزیانەیە ئەو نادیانە کە مینادی با بڵێن لەو نادەن شۆرتە قوی جێوی ئەم نادیان هەمووی ئیمکانێتی باشیانەیە و تیمی باسکی ساقیانەیە تا هێستا کچانێکیان بۆ دروست نەبووە باشە بۆ هەموو ئیمکانێتەوە خۆی ئەم تیمە لە ساڵی چەندەوە دروست بووە لە دەی هەشتی 2024 ئەم دامەزراوە دەی هەشتی 2024 بە شێوەیەکی فەرمی دامەزراوە بەڵام پێشتر کارتان بۆ کردووە بەڵام چییە تەمینەکەمان لە هەفتێک یەک ڕۆژە جارێ خۆزانی کێشی هاتو چۆمانی ئەمە نادیرش وعدێکیان انشاءالله توانی ساریکان بۆ دابینکەین ساری دابین کرا توانین بە شەو ڕۆژەمە تەمین باشە مامۆستا پێم بڵێ جیاوازی یاری وێڵچەر کە لەسەر کورسی بێت جیاوازی چێ لەگەڵ یاری ئاساییە بەڵێ ئاسایی هیچ کێشەی نییە بە پێی خۆی ڕاکە پاسا دەکە هیچ کێشەی نییە بەڵام یاریانی ویلچەر جگەلەوە تایبەتمەندی یاریەکە چیە بۆ زۆر جیاوازە جیاوازەکەی لە چیە ئەم لەسەر عەرەبانەیە بەمانەیە بە کۆنتڕۆلی دووشت بکە یەک تۆپ عەرەبانە ئەمە تەوافقی عەزەڵ عەسەبێ ئەمە زۆر گرنگە بۆ یاریزان ئەمە زۆر قورس نییە تۆ لە هەمان کاتە کۆنتڕۆلی تۆپ بکەیت و عەرەبانە حانێمە لەمەش بکەین ئێستا من ئێستاش لە تەکنیکی ئەوەیەم چۆن کۆنتڕۆلی عەرەبانەکە بە تەواوەتی نهاتمە سەر کۆنتڕۆلی تۆپ پێویستە جوڵەی ئەم عەرەبانەی فێر بێ ئەم کورسیە فێر بێ یاسەکانیان جیاوازی هەیە جیاواز ئێستا بۆ منە لە فاوڵە لە ساغا احتکاکە لە بینی یاریزانە ئەبێ بە فاوڵ بەڵام یان دەستخستن سەر تۆپ بەڵێ بەسم لە چییە ئەمە لازە احتکاک چییە تۆ تۆپێ منم بە تۆە ئەمە فاوڵ باشە ئەنواع فاوڵاتمان بەڵام لە ویلچەرە یەکەم فاوڵ لەسەر عەرەبانە لەسەر خۆش دێ چۆن بەس تۆ تەبەکە دەستم لەسەر تۆدانە فاوڵە بەس دەستی ئەوم فاوڵە باشە ئەوی چیوای پێات پێشێ بەڵام جاریوە بە عەرەبانش ئەوی بە دوو بەشەوە فاوڵ لەسەر بین دوێزان دوو لەسەر کورسی من یەم بە عەمدی خۆمیان بە توە ئەویش فاوڵە لەسەر یعنی جیاوازیە لەگەڵ ساغا ئێمەم عەرەب لەسەر عەرەبانەکە ویلچەرەکە فاوڵە زایدە لەسەر یاریزان باشە کەواتە یاریزانی تیمی ئەملا چۆن ڕێ لە یاریزانی تیمی ئەو بەربگرێت کە هێرشی هێناوە بۆ تیمەکەی ئەمە ئێوە گۆڵ تۆمارکات هەمان با بڵێن قانەوەک و بەرگری دیڤێنز و ئۆڤێنز کەواتە چی بکات ینی پێنج یاریزان دیفاع پێنجان جۆمە یاری خۆی ئەکا بەڵام ئێمە لێ ساغا تەپتەپاکات کە تۆپی کرد بۆی نییە تۆ باتەوە بەس لەمایەوان نییە تەپەیەکە ئەتوانێت دوو فڕە لێ بارکەن و تۆ باتەوە بە عەرزە ئەتوانێت بڕوا هیچ کێشەی نییە نابێ بەهۆ لێ کاتا بێت ئەگەر بڕوات و هەر تۆپ نابعد ماوەی بڵێن 5-6 مەتر ئەو کاتێ بەهۆ باش مامۆستا تۆپگرتن هەیە لە باسکەی سەرکورسیە چۆن ینی تۆپگرتن تۆپ بگریتە تاکو و ئەگەیتا و شوێنێکە مەبەستە ناتوانانی تۆپ بگری ئەتوانی پازی ئەتوانی تۆپ بگریت تۆپ بگری ئەتیادێ بەچێت تۆ لەگەڵ درایڤ لەگەڵ ڕۆشتی عەرەبانەکە ئاڕێ تۆ تەبار تۆ بگرێت توانی پاس بێ ئەتوانی شوتکەی بۆ تێ ئەمانەمە بەڵێ باشە یاریزانەکانمان چەند یاریزان نێسە
چەند یاریزانمان هەیە نوێ یاریزانمان هەیە بەڵام خۆ دەزانی شارەخان لەوانی وکو سەپەرشار بڵین یاریزانمان بڵێن کچان ئێتر تۆ ئەمانە با بڵین تەقیمیانەکە دەستخۆش مامۆستا تیمی تۆپی باسکەی کوڕان چونەتە ئاسێکی نێودەوڵەتی لە پاڵۆنتەکانە بەشداریان کردەوە و خەڵاتی زۆر باشیان نەتایجێراقیشە بووە بەڵێ هەڵژام تەخەبەراقیشە لە سلێمانی بەڵێ پلەی زۆر باشیان هەیە ئەوان چاوەڕوان نەکرێت ئەمانیشیان پلان هەیە کە کچانیش هەمان شێوەی کوڕان بگەن بە پاڵاونەتەکان بەڵێ من شتێکەڵێم ئەگەر ئەم کچانە هەفتەی 5 ڕۆژ مەشق بکەین سارێکمان بۆ دامین بکەین ئێمە لە عێراقا تیپمان نییە ئەتوانی یەکسەر باشتر بەشداری چی بکەی بتۆڵی نێودەوڵەتی بکەی ئێماراتە دێ قەتەرە دێ بنە چوار ئێرانە دێ ئێمانە ئێمە یەکسەر توانین چیکەم بچنە دەرەوە وڵات بۆ یەکەم تیمی تۆ بەس چیمانەیە مەشق و ڕاهێنانی زۆرمانەوێت هەرێکە معاناتێک هاتۆ بۆ ئێرە مسپاسی خێزانەکانەکەمانی هەروان هاتووەرە و جا هەرێکە و کڵاسێکی خۆی بۆ دانێ بۆم کەمەدامەکەی چەنە 1 2 3 ئەتوانی بخێتە ناو یاریەوە 14 خاڵکۆ کاتەوە تیمە بڵین ئەلیفی و با ئەبێ هەری تیمەی 14 خاڵکۆ بکات ئەنجا توانێت لە ساکاریکە 15 بێ ناتوانێت 14 بژێ ناتوانێت یعنی ئەو جیاوازیان ئێستا لە ساخەوانە چی خێتە ناوی بخەتەنەوە ئەوەیە بەڵێ باش دەست خۆش مامۆستا بەردەوام بینە ڕاهێنانەکان منیش پێم خۆشە بەشدارم لەگەڵتانە سوپاسانەکەین بۆ هاتنە و زۆر مەمنونتان بەڕێزی مامۆستا فەرموو خاتو شارە مستەفا و سەرپەرشتیاری گروپەکە لەگەڵمانایە خاتو شارە سڵاوت دەبێت سڵاو لە بەڕێزیشت باسی ئامادەکردنی ئەم گروپە مامۆکەی کۆکردنەوەی ئەم کچانە و دامەزراندنی گروپێک وەکو تیپی تۆپی باسکەی کچانی سەرکورسی بەڵێ لەبەر ئەوەی کە ئەم هۆڵە هەیە ئەم هۆڵە لە هەموو عێراقا پێشکەوتوترین و باشترین هۆڵە بۆ یاریکردنی کەسانی کەمەندام و لە هەمان کاتیشە تیپی باسکەی کوڕانی سەرکورسی هەیە بۆیە بیرمان لەوە کردەوە بۆچی تیپی باسکەی کچانی سەرکورسیش دانەمەزرێنین هاوشێوەی کوڕەکان یاری بکەن بە هاوکاری سەرپەرشتیارانی نادیڕۆژ و پارا ئۆلۆمپیک کە هاوکاریان کردین بۆ ئەوەی کە تیپێکی کچانی باسکەی سەرکورسی دروست بکەین لە ڕێی ئەکاونتی خۆمەوە و من بۆ خۆشم کە کارمەندی چاودێری کۆمەڵایەتیم و پێشتریش کە گروپی چەندین گروپی گەورەمان هەیە بۆ کارکردن لەسەر توانای کەم ئەندام لە ڕێی گروپەکانەوە و لە ڕێی دەوام و لە ڕێی ئەکاونتی خۆمەوە بانگەوازم کرد بۆ ئەو کچانەی کە ئارەزوی یاری باسکە ئەکەن لە سەرکورسین و ئەوانەی کە کێشەی قاچیان هەیە و قۆڵیان هیچ کێشەیەکی نییە هەم ئەم کچانە زۆربەیان تازن و زۆر بەشیان هەرهی گروپەکانی خۆمان و کچەکانی خۆمن و بەگشتی هەمویان وەکو کچی خۆموان و من ئەتوانم کە وەکو دایکێک هەر هەموو کێشەکانیان ئەگرمە ئەستۆی خۆم بەخۆشی و ناخۆشی بە بەرز و نزمەکانەوە لەگەڵیانە بم بۆ هەر هەنگاوێک کە سەرکەوتنی ئەوانیتیان باشە لەو کاتێک کە خەریکی ڕاهێنان بوون لەگەڵ مامۆستا کامەرانە من دیقەتی ئەوما کە تۆیان بە دایکە بانگ کرد و هەر شتێکیان پێویستە هاواریان بۆ تۆ کرد بە دایکە بانگی تۆیانە کرد و تۆ ئەو شتیان بۆ جێبەجێ بکەیت چی بە کچەکان تاڵی سپاسی خوا ئەکەم کە ئەو فەزڵی پێبەخشی و توانیمە وشەی دایک هەڵبگرم لە ناو نەکەرم کچانە لە ناو سەررجەم ئەو کەمەندامانی لە دوور و نزیکە مناسن پێیان ئەڵێم خۆشمێن زیاتر لە هێزی خۆشم بەکارەهێنم بۆ سەرکەوتنەکانی ئەوان و هەموو ئامادەیەکم تایە لە هەموو بەرز و نزمیەکانیانە لە خۆشی و ناخۆشیەکانیانە لەگەڵیانە بم.
لیناسێکێکە لە یاریزانەکانی تیپی باسکەی کچانی سەرکورسی. لینا سڵاو دەبێم کاتەوە باش. سڵاو لە تۆش. لە کەیەوە خەریکە ڕاهێنانی لەگەڵ هاوڕەکانتە؟ من پێشتر لەگەڵ تیپی کوڕەکانە ئەیکەم ئەم باشە. ئێستا لەگەڵ تیپی کچەکانە ئەیکەم ئەوە 6 مانگە تەمرینەکەین. وەرزشی بە تۆ بەخشیوە؟ ژیان. باشە، چی بۆ کەساناڵی کە خاوەن پێداویستی تایبەتن بەڵام بە هۆکارێک لە هۆکارەکان ڕەنگە بێهوا ببێتن لە ژیان؟ مەوەستن، کۆڵ مەدەن، بەهیوا بن، سەرکەوتووە بن. باشە، ئێمە جارێکی تر چاوپێکەوتن لەگەڵ دینازاکەینەوە بەڵام ئەم جاریان وەکو یاریزانێکی ئاسایی نام بەڵکو بێگومان هەرچەنە ئێستا پاڵەوانی بەڕاستی هەر یەک لە ئێوە پاڵەوانە، بەڵام ئەم جاریان وەکو پاڵەوانێکی نێودەوڵەتی کە بەشدار بووبێتن لە یاریەکانی دەرەوەی ئەوە بەڵێنە. بەڵێن بێت؟ بەڵێن بێت لەسەر ئەم کورسێ ئەبن بە باشترین پاڵەوان. خات و کووردە ئەندامێکی دیکەیە لە ئەندامانی تیپی باسکەی کچانی سەرکورسی. سڵاو لەبێ خات و کووردە. سڵاو لە تۆش بەخێر. پێم لە بزانم خات و کووردە کە ئێستا وەرزشەکات تا چەند قورسە بۆی کە تۆ لەسەر کورسیت و وەرزش شەکەیت؟ سەرەتا زۆر قورس بوو بۆ من، ینی خۆشم باوەڕم ناکرد لەسەر کورسی بم و ینی وەرزش بکەم، ئەم باسکێ بکەم و کورسی و تۆپ زۆر قورس بوو. بەڵام سپاس بۆخوا و سپاسی دەستخۆشیشم بۆ مامۆستا کامەران کە زۆر هاوکارمان بوو. ئێستا کۆنتترۆلی عەرەبانە شەکەم و هی تۆپی شەکەم. ئاسان بۆ تۆ تقریبان شەکە؟ زۆر ئاسان بووە. باشە، بیتە پاڵەوانێک؟ ئینشاءڵڵا بم بە پاڵەوان. هیوادارین. باشە. خات و کووردە ئێستا ڕەنگە کەسانێک هەبن یان ڕەنگە خۆشت زۆر کات ڕوبەڕووی ئەو بوو بێتیتەوە بڵێن بەڕاستی کووردە وەرزشی بۆ چییە؟ پێوتراوە؟ زۆریشم پێوتراوە، بەڵام من بە قسەی کەسم نەکردووە، هەر هاتوشم و وەرزشی خۆشم کردو، یعنی وا جواب بماونەتەوە وتمە من زۆر لەوە زیاترم کە ئێوە چاوەڕێی ئەوە لە من ناکەن. ینی من کۆڵم ناوە زۆر شتم کردووە بێچکە لەم وەرزشە. چیم پێوترا بێت کردومە کۆڵیشم نایەوە. بێگومان چاوەڕێی باشترینەکان و کارە زۆر بەهێزەکان لە ئێوەکەین دەستان خۆش بێت. باشە، وەکو هاوڕێکانت مامەڵە دەگەڵ هاوڕەکان تا چۆنەوە چی بە کەسانێک هەڵی کە خاوەن پێداویستی تایبەت بن بەڵام نێنە شوێنێکی ئاوە کە بۆ منە ئەگەر شاری سلێمانی بە نمونە وەرگرین چونەها شوێنی ئاوا هەیە کە دەستگیرۆی خاوەن پێداویستی تایبەتەکات واتوانن بێنە ئەم شوێنانەوە ڕاهێنان ئەنجام بن. بەڵام من داوام لۆ کچە خاوەن پێداویستیانەیە ئەوانی کە هەر لە ماڵەوەن بڵێن شەڕ نییە هەر بێن بۆ یاری باسکە، شتی ترمان هەیە بڵێن چالاکی تر هەیە، هەر لە ماڵەوە نەبن و بڵێن لە ماڵ و گۆشە گیرت بن و بڵێنتی تاو ئێمە کەسێکی خاوەن پێداویستین و ناتوانین تێکەڵی کەس بین. ئەبێ ئەمەلیان بخۆیان هەبێ، ینی ژیان هەرۆ نیە لە ماڵەوە بیت ینی گۆشە گیر بیت و بیر بکەیتەوانێ بڵێ هیچ شتێک نییە بۆ ناتوانم وەکو کەسێکی ساغ بم. ئێمەش ئینسانی وەکو ئەو کەس ساغەکە من قەت خۆم بە کەسانی خاوەن پێداویستی نازانم. باشە، کە بوویتە خاوەن پێداویستی تایبەت یەکسانە بە وەستانی ژیان؟ نەخێر، هەرگیز ینی بێ بەردەوام بی کۆڵ نەیت. من ئێستا لەسەر ئەم کورسیەم خۆم لەسەر کورسی نیم، بەڵام کاتمە سەرم کورسیە و یاری باسکەکەم کۆڵ نایم هەتا سەرەکەەوە. چی هاوکارتانە؟ شاراخان هاوکارمانە و دەستخۆشێکی زۆری لەکەین، ینی بەردەوام لەگەڵمانەیە بۆ هەموو شتێک بێت گەلم باسکەیە لە هەموو شتێکە لەگەڵمانە دەستخۆشێکی زۆری لەکەم ئیشەڵڵا هەر ئاو بەردەوامە بێ لەگەڵمانە. دەست خۆش بێت. دەستخۆشی لە ئێوەشەکەم. چینۆ بەلای ڕێنانەکە؟ فەرموو.
دەستان خۆش بێ من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوە بەڕاستی ئێوە هێز و توانەتان بە من بەخشی دەستان خۆش بێ دووبارە ئازان ئەمەی کە بینیمان کۆمەڵە گەنجێکن کۆمەڵە کچێکن کە پڕن لە جوانی و بەڕاستی پڕن لە ژیان ئەوان سەرڕای ئاستەنگەکانیان سەرڕای باری تەندروستیان بەڵام هەر بەردەوامن لە ژیان و بەردەوامن لە سەرکەوتنەکانیان بۆ گەشتن بە ئامانجەکانیان وەک دروشمی سەرەکی کەسانی خاوەن پێداویستی تایبەتیش سەری جەستەم مەکە بڕوانە هێز و ئیرادە و توانە هەمیشە شاد و بەختەوەر بن.